يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خاتم الأنبياء والمرسلين سيدنا وحبيبنا ونور أبصارنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. ئیمانداران و خواناسانی زۆر بەڕێز، ڕۆژەوانانی مانجی پڕبەرەکەتی ڕەمەزان، میوانانی ماڵی خوای پەروەردگار، سەلام و ڕەحمەتی خوای گەورە لەم کاتە پیرۆزەدا لەم ماڵی خوایەدا لە ئێمە و سەرجەم ئەهلی قیبلە بێ لە ئومەتی محەممەد المستەفا صلی الله عليه وسلم. خوای پەروەردگار تاعەت و عیبادەتی هەموو لایە قبوڵکە. خوای گەورە هەموو هەنگاوێکتان کە لە دوور و نزیکەوە بەرەو ئەم ماڵ و خانەی خوایە ناوتانە ئی هەموومان چاکەیەک بێ و ڕەشکەرەوەی گوناهێک بێ لە سەرمان، توێشەبەرەی قیامەتمانی پێپڕ بێ یا ئەرحەم الراحیمین. خۆشەویستان، یەکی شەشی هەموو ساڵێک ڕۆژی جیهانی مافەکانی منداڵە لە جیهاندا کە لە یەکی شەشی ساڵی 1952دا لە ئیعلانی مافەکانی مرۆڤدا حقوقی منداڵیش دیاری کراوە. وتاری ئەم جومعەیەمان کە مناسەبەتی ئەوە کەوتووە و ئەمڕۆ دووی شەشە باسی منداڵ دەکەین لە ئیسلامدا. ئەگەر لە ساڵی 1952دا جیهان باسی مافەکانی منداڵی کردووە، قورئانە پیرۆزەکەی ئێمە، قورئانە پڕبەرەکەتەکەی ئێمە 1430 ئەوەندە ساڵ لەمەوبەر لەو قورئانە پیرۆزەدا باسی گەورەی و بەنرخی و مافی منداڵی کردووە. دەچینە خزمەت قورئانی پیرۆز. قورئان بە 4 جۆر ڕێز لە منداڵ دەگرێ. یەکەمیان ئەفەرمێن منداڵ هەدیە و دیاری خوایە. ئینسان ئەگە سەرکردەیەکی دنیایی کەسێکی ناودار و ناسرا و هەدیەیەکی پێ ببەخشێ، شانازی پێوە دەکا. خوای جەلە جەلالوه سبحانه وتعالى ذاتی ئەڵڵا دەفەرمێ ئەی بەندەکەم منداڵ دیاریە و من پێت دەبەخشم. ئەبێت چ گەورەیە یەک بێ ئەو دیاریە کە لەلایەن ئەڵڵاوە بە بەندە ببەخشرێ. خوا لە قورئانە دەفەرمێ والله جعل لكم من أنفسكم أزواجا وجعل لكم من أزواجكم بنين وحفدا ورزقناكم من الطيبات. لخڵاتەکانی خوای پەروەردگارە بەسەرتانەوە ئەی بەندەکانی خوا کە لە نەفسی خۆتان واتە لە ئینسانێکی وەکو خۆتان هاوسەری بۆ دروست کردوون. ژن کە هاوسەری پیاوە ئەگەر لە ڕەنگێکی تر بووایە، لەسەر شکلی ئینسان نەبووایە، ئینسان نەیدەتوانی ئاوا ئولفەتی پێوە بگرێ و ژیانی لەگەڵ بەسەر بەرێ. خوا دەفەرمێن لە هاوسەرەکانتان نەوەم پێبەخشیون، هەروەها نەوەی نەوەشم پێبەخشیون. بەنین واتە کوڕ و کچەکەت، حەفەدە واتە کچەزا و کوڕەزاکەت. خوا ئەوەشی بە دیاری حساب کردووە. ئەو کاتێک کە کوڕەکەت ژن دێنێ و کچەکەت شوو دەکا و نەوەیان دەبێ، ئەوەش دیاری گەورەی پەروەردگارە. هەموو قورئان سیرکەن، لە هەموو قورئانە منداڵ بە عەطا و بە سەخا و بە جود و ئەوانە ناوی نەهاتووە. لە هەموو قورئان لەم سەری بۆ ئەو سەری بەس بە هەدیە ناوی هاتووە. يهب لمن يشاء إناثا ويهب لمن يشاء الذكور هب لي من لدنك ذرية طيبة ووهبنا له يحيى هب لي من الصالحين. هەموو مناڵ کە قورئان ناوی هێناوە بە دیاری ناوی هێناوە. ئەوە ڕێزگرتنی خوایە لە مناڵ. دووەمیان منداڵ هێندە خۆشەویستە، هێندە ئینسان احتیاجی بەبوونی مناڵەکەی هەیە. پێغەمبەران سەلامی خوایان لەسەر بێ کە خەمی هەرە گەورە، مەبدەئی هەرە گەورەیان بریتیە بۆ لەگەیاندنی پەیامی خوا. پێغەمبەران بێ احتیاج نەبوون بەڕێزان لە مناڵ. زەکەریا پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێ ئەوەندە پیر بوو یەک مووی ڕەش لەسەر و ڕیشیان نەمابوو. هەر هەمووی قورئان دەفەرمێ لە سپیەتیدا دەدرەوشایەوە. ئەوە چوو بۆ تەمەنەوە، پشتی چەما بۆ ژنەکەشی پشتی چەما بۆ لە پیریدا. سبحان الله، یەک خولیای مابوو لە دنیادا. ئەو هەموو ساڵە خزمەتی دینی خوای کردبوو، دەستەکانی بەرز کردەوە و قال ربی هب لي من لدنك ذرية طيبة إنك سميع الدعاء. یا ربی خوایە نەوەیەکی پاک و خاوێنم پێ ببەخشی. خوایە تۆ بیسەری دوعاکانی. ئەم ئاەتە قورئانی پێمان دەفەرمێ من لدنك بۆ بوونی منداڵ نابێ بەڕێز دەکەم بچێ سەر قەبرێک، ئەگەر هەر ئەو قەبرە چەند بەڕێز و خواناس و دیندار و وەلی خوش بێ، ئەبێ مناڵ بەس لە ئەڵڵا داوا بکرێ من لەدونکە خوایە خۆت پێم بەخشی. و پاشان دڵنیابی خوا دوعاکانت گیرا دەکا. خوای گەورەش وەڵامی دایەوە و یەحیای پێبەخشی.
ئیبراهیم پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێت تەواو پیر بوو نەیفەرموو تازە مناڵم بۆ چییە فەرمووی ڕەبی هەبلی من الصالحین خوایە لە چاکەکاران نەوەیەکم پێ ببەخشە واتە منداڵ ئەوەندە خۆشە بۆ دایک و باوک پێغەمبەران بەو گەورەی خۆیانەوە بەو تەمەنە زۆرەوە داوایان کردو خوا بە تەنها نانهێڵێتەوە مناڵیان پێ ببەخشێ سێمیان مژدەیە بوونی مناڵ خۆشترین مژدەیە کە بە دایک و باوک دەدرێت کاتێک کە مناڵەکەی بە ساغی لەدایک دەبێت قورئان وشەی بوشڕای بۆ بەکارهێناوە لە چەند شوێنی قورئانە إن الله يبشرك بيحيى فبشرناه بغلام حليم وبشروه بغلام عليم وبشرناه بإسحاق لحمش وينك كلا دايق بوني من هذاكيا وشي بشرى مجدة لقليا هيا شوارم يعني مناص سوماي تشاوا أم تشاوا بتشي روشن دبيتوا أم تشاوا بتشي نوي دبيتوا أم تشاوا أجر همو قصر قصور الدنيا هبه همو باخو باخاتي هبه أجر همو باركاني الدنيا لقاسو كاسي أوابه تەنها بوونی مناڵێکە چاو ڕۆشن دەکاتەوە مناڵێکی ساڵح خوا لە قورئانە بە چی ناوی هێناوە بە سۆمای دیدا دەفەرمێ ربنا هب لنا من أزواجنا وذرياتنا قرة أعين واجعلنا للمتقين إماما خوای جان ژنێک و هاوسەرێک و منداڵێکی وامان پێ بەخشی کە سۆمای چاوم بێ و بە چاوپێکەوتنی چاوم ڕووناک بێتەوە والله منداڵی صالح سبحان الله ئینسان کە سەیری دەکات یەکسەر ئەو خۆشیە بەو چاوە تا دێ کاریگەریەکەی ڕێک دەڕوا بۆ ناو دڵت فرددناه إلى أمه كي تقر عينها ولا تحزن لباسي موسى كوربدا لصورة القصص لدو آياتي يكبدو أيكاس دو جار خواده فرمي مناڵەکە موسامان جێڕایەوە مەلۆتکە کە بۆ باوەشی دایکی بۆ ئەوەی چاوی پێ ڕۆشن بێ ولا تحزن خەمی بڕوە قورئان دەفەرمێ منداڵ خەمڕەوێنە والله چەندین ئافرەت هەیە بە دیار مێردێکی خراپەوە دانیشتووە بەس لەبەر خاتری مناڵەکەی کە سەیری چاوی مناڵەکەی دەکات فرمێسکی دەبێتە زەردەخەنە ئەو هەموو عەزابە قبوڵ دەکات بەس بۆ ئەوەی کۆرپەکەی بەجێ نەهێڵێ خەمەکانی بەبا دەکات مناڵ ئەوەیە خەم لا دەبات چاود ڕۆشن دەکات قرة عين لي ولك ئاسیا بە فیرعونی ودمەی کوژە ئەم کۆرپەیە چاو ڕۆشنیە سۆمای چاوی منی وش و تۆشە بەڵێ مناڵ سۆمای چاوی دایک و باوکە چوار وەسفی قورئانی بۆ بوونی مناڵ بەڵگەیە لەسەر ئەوەی منداڵ لای خوا و لە قورئانەکەی خوادا زۆر بە نرخە مناڵی چاک کە ئینسان دوعات کرد بڵێ خوایە ئەم جۆرە منداڵم پێ ببەخشی چونکە مناڵ هەر لە دایکبوونی شەر نییە هەموو زیندەوەرانیش بەچکەیان دەبێ ئەو مناڵەی کە ئیستیفادەی لێ بکەی بۆ دنیا و قیامەت ئەمە سیفەتی قورئانیە بۆی یەکەمیان یەحیا خوا بە زەکەریای فەرمووی مناڵەکەت پێ دەبەخشم ناوی یەحیا یەحیا یعنی چی یعنی نەمر یعنی شەهید واتە ئەژی کەسێک کە مناڵەکەی شەهید بوو لە پێناوی خوادا ئەو مناڵە بۆ تۆ جێگەی گرتووە جا هەیە لە شەڕا شەهید دەبێت لە پێناوی پاراستنی ئاین و خاک و شەرەف و ناموسی ئەم میلەتەدا ئەو باوکو دایکانە دەبێت شانازی بکەن کە کوڕێک یان کچێکی شەهیدیان هەیە یان یەحیا بە معنای ئەوەی مناڵەکەت کوڕەکەت کچەکەت ناوی نەمرە چەند کەسەیە نەشکوژراوە بەڵام شەهادەکەی هێندە بەرز بووە هێندە بەناوبانگ بووە هێندە لە ناو دڵی خەڵکا بووە هێندە خزمەتی کردووە پشت تا و پشت ناوەکەی هەر ماوەتەوە ئەو مناڵی تۆ ئەگەر خوا ڕەحمکە لەو ناودارانە بێ ئەوە ئەولادی ڕاستەقینەیە کە ئەوەندە خزمەتی بە خەڵک کرد بێ ئەوەندە شیرین بێ لە ناو دڵی میلەتە پشت تا و پشت ئەم ناوە کوێر نەبێتەوە ئەوە مناڵێکە کە بەڕاستی خوا ڕەحمی بۆ دایک و باوکە کردو پێی بەخشیوە دووەمیان طەیب بێ واتە دەرونی خاوێن بێ ئەها زەکەریا فەرمووی خوایە منداڵێکم پێ ببەخشە دەرونی خاوێن بێ دەرون بۆگەن نەبێ حەسوود نەبێ بەخیل نەبێ ئەو مناڵی دەرونی پاک و خاوێنە سبحان الله مناڵێکی بەڕەحمەتە سێمیان حەلیم بێ لە قورئانە دەفەرمێ ئیبراهیم فەرمووی خوایە ڕۆڵەیەکم پێ ببەخشە بە حەوسەڵە بێ شەڕانی نەبێ زوو هەڵچوو نەبێ وەکو بیپسی هەڵنەچێ بە حەوادا ناخوایە مناڵێکی حەلیمم پێ ببەخشە ئارامگر و بە حەوسڵە و لەسەرخۆ چوارەم لە قورئانە عەلیم بێ واتە زانا بێ ئەهلی عیلم بێ ئەگە دووشتی بۆ ڕاگیرات چەک و قەڵەم بڵێ قەڵەمەکەم دەوێ نەفرەت لە چەک بێ پێنجەم ساڵح و خواناز بێ لە ڕیزی چاکەکاران بێ شەشەم قوڕەت و عەین بێ بۆ دایک و باوک دایک و باوک کە چاویان پێکەوت ئۆخەی بە دڵیان نابێ و چاویان ڕۆشن بێتەوە نەک کە چاوی پێکەوت بڵێ ئەی هاوار بەڵایەکە هاتەوە بۆ ماڵەوە ئەو مناڵە ساڵحە کە بە چاو پێکەوتنی قوڕەت و عەین بێ بە دایک و باوک بەڵام عەدووەن وەحەزەنە بێ بۆ دوژمن وەکو لە باسی موسادا قورئان دەفەرمێ
بەڵام دوژمن پێی بتەقێ ناحەزەکەت کە بینی کوڕەکەت چەند ساڵحە و کچەکەت چەند باخلاقە ناحەزت پێی کوێر بێ و تۆ دڵت پێ ڕۆشن بێ نەک بۆ دوژمن نۆکەر و کارەکەر بێ بۆ باوکو و دایک دوژمن بێ بۆ ئەم تۆ نەهامەتی بێ بۆ خەڵک بەخێر بێ چەند کوڕ و کچێت لە وڵا بۆ خەڵک عیبی نییە بەڵام بۆ دایک و باوکی مشکیلەیە بریا بۆ دایک و باوکی مشکیلە بوویایە و بۆ خەڵکی خێری نەبوویایە منداڵ 4 مافی لەسەرمانە خوا بە 4 نەوەعوت مەدحی منداڵی کرد 4 مافیشی لەسەرمانە خۆشەویستانم یەکەمیان کوڕ کاتێک کە هاوسەر دێنێ و ژن دێنێ بزانێ ئەگەر مناڵی بوو چێ دایکی مناڵەکەیەتی مافی منداڵ لە پێش لەدایک بوونیەوە لە هاوسەرگیریەوە دەست پێ دەکات ئەی گەنجانی بەڕێز کاتێکەوە ئەتانەوێ هاوسەرگیری بکەن بیری منداڵی داهاتوت بێ پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی تەزەوەجوا الودود ئەمجا الولود سبحان الله حەدیسەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەوەی زانایان بە کتێبی گەورە دەینووسن خۆشەویست لە نیو دێڕا کۆی دەکاتەوە لە جەوامعی کەلیمە دەفەرمێ ئەی گەنج ئەگەر ژنت هێنا سەیری سیفەتێکی بنەماڵی ئەم ژنە بکە یەکەمیان ئەم ژنە لە دایک و خوشک و کەس و کارێەوە ناسرا بێ الودود زۆر میهرەبانە زۆر دڵی گەورەیە ئەمجا الولود ئەمجا ئەگە بۆ دەرکەوت دڵی میهرەبان و گەورەیە با منداڵی بێ هەر یەکسە مناڵەکە فڕێ نەدا لە دواییدا بەجێ بێڵە و شیری نەداتێ و بتۆرێ و بڕوا و نەخێر ئەبێت دایک بزانی دش دایکێک دەخوازی کە چەند دڵسۆزە بۆ جگەر گۆشە ئەمجا با مناڵی بێ خوشکی بەڕێزم نابێ هەر کەسێ هاتە خواز بێنی شووی پێ بکەی شوو بە عەرەخۆرێ قومارچێک بکەی بەیانی مناڵەکەت کچەکەت لەسەر سفەی قومارە بدۆڕێنێ بە بۆنی کەلاکی دەمێەوە شەوانە لە نادی بەسەر خۆشی بگەڕێتەوە مناڵی داماوی بێت تاوان لە جیاتی قوتوی شیر عەرەق بێتە ماڵەوە مناڵێک هەم فێر بێ هەم بەدبەخت بێ لەبەرەوە خوشکی بەڕێزیش ئەبێ بزانێت چێ دەکاتە باوکی منداڵی داهاتووی یەکەم مافی مناڵ ئەوەیە چێ دەکەی بە هاوسەرت بۆ ئەوەی منداڵەکەت بەدبەخت نەبێ دووەمیان کە لەدایک بوو ناوێکی خۆشی بۆ بدۆزیەوە ناو زۆر ئەساسە تا مردن تا قیامەت لە قیامەت شە بە ناوی خۆتەوە لە مەیدانی مەحشەرا بانگت دەکەن ئەم ناوەت هەر لەگەڵایە ناوی شەرعی بەڕێزان چییە ناوی عەبدوڵڵاه عەبدوڕەحمان ئەمانە لە حەدیث هاتوون ناوی پێغەمبەران پیرۆزن بەڵام ناوی شەرعی کە لە ئێمەی مامۆستایانی ئاینی دەپرسی ناوی شەرعی بەڕێزان ئەوەیە یەکەم بۆ زمان ئاسان بێ نەک ئەوەی چوا قاموس بگەڕێ هەتا دەیدۆزیتەوە دەست جار بۆت بڵێنەوە وەڵا لەبیرم چوو ناوێکی ئاسان بۆ زمان دووەم کە بیستت موژدەیەکی خۆش بەگوێت بکەوێ ناوێکی گەشببینی و خۆشی پێوە بێ سێیەم بۆنی خوێن و شەڕ و چنگ و نینۆک و ئاژاوە و خەمی لێ نەیە ئەوە ناوی شەرعیە بۆ نمونە لەگەڵ ڕێزم بۆ وانەی کە خاوەنی ئەو ناون ئەو باوکو دایک بۆ خۆیان ئازاد و خۆیان ئازادن لە ڕووی شەرعیەوە وا دەزانم ناوی غەمگین شەرعی نەبێ باشە بۆ تۆ لەم دنیا خۆشەدا غەمگین بی ئەی بۆ گەشببین نەبی بۆ ئینسان هەڵۆ بێت خوا هەڵۆ چه سیفاتێکی باشەیە بێ کە دوێشێکی داما و ڕاوکە بەچکەیەک بەرێ بۆ ئینسان هەڵۆ بێ بۆ ئینسان جەنگی بێ بۆ ئینسان خوێن ڕێژ بێ بۆ ناوی زاڵمیە خەڵکانێکە بۆ ناوی سەددامیان لەسەر بوو بۆ ناوی زاڵم لە منداڵەکەت بنێی بۆ ناوی نۆکەرانی زاڵمان لە منداڵەکەت بنێی با وەختی خۆی زانا و ناوداریش بوو بێ جارێک بە ڕێزێک لێ پرسیم وتی مناڵێکمان بووە مامۆستا ناوی نێم سینۆ شەرعیە وتم بەخواک ئەزیزم من نازانم سینۆ مانای چییە تۆ ئەزانی وتی بەڵێ سینۆ لە سینۆهەوە هاتووە بەڵام ئێمە هەیەکەمان لێ کردوێتەوە کورتمان کردوێتەوە سینۆهە پزیشکی تایبەتی فیرعەونە زۆربەتان کتێبەکەتان خوێندوێتەوە وتم دەی برام من نابێت لە منداڵی ساوای بنێ وتی بۆ مامۆستا پیاوێکی زۆر زانا بووە کاتی خۆی وتم زۆر زانا بووە بەڵام خزمەتی چی کردووە سینۆهە خزمەتی فیرعەونی کردووە کە منداڵی سەر بڕیوە با دکتۆرێکی بەناوبانگیش بێ بزانین ئەم دکتۆرە خزمەتی بە چیە کردووە بزانین ئەمە مناڵی پەروەردە کردووە یان مناڵ سەربڕی پەروەردە کردووە ئەمجا بیری کردەوەتی وەڵڵەهی خۆڕاستە کاتە ناویش پیرۆز نییە با زاناش بێ با دکتۆرێکی بە ناوبانگی سەردەمی خۆشی بوو بێت چونکە فیرعەونی خزمەت کردووە منداڵ سەربڕی پێگەیاندووە نەک منداڵ لە سەربڕین ڕزگارکە ئەگە بناوی بنێ موسا مبارەکە چونکە منداڵی لە سەربڕین ڕزگار کردووە بۆیە دەبێت ئاگادار بی لە ناوە شەرعیەکان ئەوەیە ناوی زاڵمێک نەبێ تا ناوەکە کوردی بێ باشترە ئێمە زۆر خەڵک بۆ نمونە دەڵێ ناوی فڵان سەحابە ئەزیزم ئەو سەحابەیە پێش ئیسلامیش ناوی هەر ئەوە بووە خۆ پێغەمبەر صلی الله علیه و سلم ناوی نەناوە ئەمجا ناوەکان تەرجمە کرێن بە زمانی کوردی باشە کەسێ دەیەوێ وەڵا منداڵەکەم ناو دەنێن بە ناوی دایکە حەواوە ئێ باشە بۆ ناوی دەنێ حەوا ئەی بۆ بە کوردی ناوی نانی ئامێز تخوا کامیان خۆشترە ئامێزەکە هەر حەواکەی قورئانە
ئیتر بۆ ناوینانی ئامێزی کوردی کەسێک منداڵەکەی ناو دەنێ عائیشە بە ناوی دایکمان عائیشەوە مبارەکە بەڵام بگاکەوە ژیانی کوردی خۆشترە چونکە وشەی ژیان لە کوردیدا هەر بە معنە عائیشەکەیە خۆ عائیشەش پێغەمبەر صلی الله علیه و سلم ناوی نەناوە ڕاستە ناوەکەی پێخۆش بووە دەتوانی ئەم ناوانە تەرجمەکەی کەسێ منداڵەکەی ناونێ یەحیا بە ناوی یەحیا پێغەمبەرەوە کە خوا بۆ خۆی ئەو ناوەی هەڵبژاردووە بەخوا پیرۆزە بەڵام ئەگەر کەسێ منداڵەکەی بە کوردی ناونێ ئەژی هەر ئەژیش معنای یەحیا عەرەبیەکەیە تۆ لە شەرعەکە لان نەداوە لە قورئانەکە لان نەداوە ئەم میلەتی کوردەی ئێمە ئەبێ زۆر وریا بێ ناوی کوردی بۆ منداڵەکانتان هەڵبژێرن ناوی کەسایەتیە کوردیە ڕەسەنەکان هەڵبژێرن ناوی شاخەکانی کوردستان بۆ منداڵەکانتان هەڵبژێرن بە تایبەتی لەم پایتەختی هەرێمی کوردستانەدا ئەبێ منداڵەکانتان لە تەعریب و تەغریب بەدوورکەن چەند ناشرینە مەلۆتکەی ساوا دەبینم هەروە ئەهلی قاچی گرتۆ جزداشەی لە پێدایە ئەی باشە بۆ جلێکی کوردی لەبەرانە بێ تۆ ئێستا بۆ جزداشەیەکی عەرەبی لەبەر دەکەی ئەزیزم ئەمە غەدرێکە لەو منداڵەی دەکەی تۆ دوا ڕۆژی ئەم نەتەوەیە بەم ناوانە و بەندە باشە نەزی بە ناوە کوردیەکانمانەوە بکەین باشە نەزی بەو ناوانەوە بکەین کە کوردین و بۆنی کارکردنیان لێدێ بۆنی گەندەڵی و بندیواریان لێنایە وەکو کارزان وەکو کاردۆست وەکو ئاسوودە وەکو ئەڤین وەکو هاوکار وەکو هۆنیا ئەم ناوانە کە کوردین چەند گەشببینن چەند خۆشن چەند هەزاران ناوی ئاوامان هەیە پەنامە بە بۆ ناوی عەرەبی سێمیان لە کاتی حوتەم ڕۆژی لەدایکبووندا مەڕە منداڵی بۆ سەر بڕات کە بە حوتم ناودراوە ئەو حوتمە دەبێت حیوانێک بێ وەکو حیوانی قوربانی ساغ و سەلامەت بێ و لە ڕووی تەمەنەوە هاومیستری بێ ئەگەر کاتی خۆی باوکت نەیزانی و ئەم خێرەی هەیە و ئەم پێویستیە بۆ منداڵ هەیە یان تۆ بۆ منداڵەکانت نەکردووە ئێستا دروستە لەم ڕەمەزاندا حیوانێک سەر بڕی بۆ منداڵەکەت حوتمی بۆ بکەیت باوکت بۆ تۆی نەکردووە ئێستا دروستە تۆ حوتم بۆ خۆت بکەیت باوکیشت لە ئەجرەکە بەشدارە کاتی خۆی حوتمت بۆ نەکراوە ئێستا دروستە حوتم بۆ خۆت بکەیت ئەم خێرە هەر نابڕێتەوە هەر بەردەوام لەگەڵ تایە لە حوتەم ڕۆژە نەکرا لە چواردەیە سەری ببڕە دوایی لە 21 سەری ببڕە ئیتر بەو شێوەیە حتا منداڵەکەت گەورە دەبێت بۆ خۆی دەیکاتەوە هەر دەتوانی حوتمی بۆ بکەیت بۆ یعنی خوایە پێشوازی لەم مناڵە دەکەم مناڵێک کە شیرەخۆرەی و مەلۆتکەیە لەسەر شەرەفی ئەو دەیان گەورە پیاوی ئاما بەڕێزی ئەم مزگەوتانە نان دەخوا لەسەر شەرەفی منداڵێک ئاڵە دەعوەتێک کرابوو لەسەر شەرەفی فڵان کەس ئەو یعنی گەورە پیاوە لە مناڵە مەلۆتکەی شیرەخۆرە کە تازە بەش شیر و ژەکی خواردووە ئەوەندە شەرەفی هەیە دەیان پیاوی بەڕێزی وەکو جەنابتان لە دەوروبەر و گەڕەک و دۆستان و خزمان لەسەر شەرەفی ئەم مەلۆتکەیە نان دەخوا ئەو مناڵەت گەورەبوونیشە هەز بەبوونی خۆی دەکات چوارەمیان بانگ و قامەت بدە بە گوێیدا کەسێ دەڵێ باشە منداڵێک خۆ چی لەمانەیە بانگ و قامەت تێدەگا ئەمەڕەن بێ پرسیارێک بێ بانگ و قامەت بە چی دەست پێ دەکات بە ئەڵڵاهو ئەکبەر بە چی کۆتایی پێدێ بە لا ئیلاهە ئیلا الله ئەمە وشەی تەوحیدە ئەبێ بدرێ بە گوێی هەموو مناڵێکی سەرزەویدا حتا ئەوانەی کە موسڵمانیش نین خۆزگە لە حەقیقەتی ئەم دینە تێبگەیشتنایە ئەمە پەیامی ئازادیە ئەی ئازادی خوازان ئەی ئەو کەسانەی کە دوژمنی کۆیلایەتی و چەوسانەوەن وەرن لە دینی خواوە فێر بن وشەی بانگ و قامەت یعنی تۆ بە مناڵەکەت دەڵێ ڕۆڵە گیان هیچ کەس بە گەورە مەزانە ئەڵڵا نەبێ ڕۆڵە گیان لا ئیلاهە ئیلا الله ئاخر وشە وەسیەتم بۆ تۆ ئەوەیە دروستکەری تۆ ژێنەری تۆ مرێنەری تۆ ڕاوڕۆزیدەری تۆ شیفابەخشی تۆ بە هیچ کەسی نەناسی لە هیچ کەس مەپاڕێەوە ئیلا الله تەنها ئەڵڵا نەبێ تۆ کۆیلەی کەس نی تۆ عەبدی کەس نی تۆ دروستکراوی کەس نی تۆ خزمەتکاری کەس نی تۆ تەنها عەبدی یەک کەسی کە ئەویش خالقە مەخلوق نییە کە ئەڵڵایە توخوا چ پەیامێکی ئازادیە لە حوتەم ڕۆژە ئەم پەیامە دەدەی بە گوێی کۆرپەکەتدا دواتریش مەیکە باڵقە لە گوێی خەڵکی نەسیحەتی چاکی بکە کاتێک کە لە قسە تێگەی مناڵ مامۆستای پەخشانوس مامۆستا غەریب پێنجوینی پەخشانە شعرێکی جوانی هەیە دەڵێ مناڵ ئاوا بە زمانی حاڵ بە دایک و باوکی دەڵێ ئەڵێ دایە و بابە گەر حەز دەکەن بەختەوەر بم دەروون پاک و دین پەروەر بم لە بۆ خزمەتدا گوێزێکی پڕ بەبەر بم من قەڵاو ئێوە پاسەوان من باخ و ئێوە باخەوان چاوەڕوانم فێرم بکەن ئاشنای کاری خێرم بکەن بە شیری پەیامەکەی خوا تێرم بکەن چاک بزانن هەڵەی ئێوە دەگرێ یەخەم ئاو بڕژێنن پێی تێدەخەم ئەگەر جارێ پەرژینی ڕاستی بشکێنن دڵنیابن لە دوای ئێوە ڕێی تێدەخەم گەر هەڵەم کرد داخم مەکەن
ئاوقای گریە و ئاخم مەکەن توخوا دڵم مەڕەنجێنن زل لەو چەپۆک بەسرمدا مەبارێنن داواکانم بەجێبێنن گوڵی تاسە و حەزەکانی ناو دڵە بچکۆلانەکەم مەژاکێنن ڕوومەتم مەکەن بە گوڵ و مێشکم مەکەن بە دڕک و داڵ ڕوومەتم مەکەن بە گوڵ و مێشکم مەکەن بە دڕک و داڵ بەرگم مەکەن بە ئاوریشم و دڵم بکەن بە گرکەتاڵ ئەگەر نەبن بەپەرژینم ئەگەر نەبن بەپەرژینم هاوڕێی لاسا لارم دەکەن وا لە ڕێی ڕاستارم دەکەن دەبمە خشتێکی گەندەڵ و خەڵکی لە ناو دیوارێکدا کارم دەکەن دەتخوا ئاشنام بکەن بە ڕێگای مەحشەر و بەهەشت لەگەڵ کاروانی چاکاندا بم خەنەگەشت بۆ ئەوەی کە پێگەیشتم لە مانای ژین تێگەیشتم بەندەی زاتی کردگار بم وەکو گەوهەر نرخدار بم. بەڵێ خۆشەویستان، چوار ستەمیش لە منداڵ دەکرێت لە ڕۆژی گیانی مافەکانی منداڵدا لە کوردستانە دەبێت ئەم ستەمانە لەسەر منداڵ لا ببرێن. ئێوە کەسانی دیفاع لە مافی منداڵ دەکەن وەرن لە مزگەوتەوە فێری مافەکانی منداڵ و ستەمەکانی سەر منداڵ بن. یەکەم ستەم لە منداڵ کە دەکرێت ئەوەیە بەداخەوە لە زۆربەی ناوچەی کوردستانی خۆماندا باوکو دایکێک بە هەر کێشەیەک بێ لێک جیا دەبنەوە منداڵێک تازە لەدایک بۆ هێستا شیری دایکی دەخوا یان 2 ساڵە و تازە خەریکە زمانی دەپژێ ئەم منداڵە یەکسەر کە سوکاری ئافرەتەکە لە پەڕۆیەکەوە دەپێچن و فڕی دەدەنەوە بۆ ماڵی باوکی منداڵەکە ئەڵێن ئەوە خۆتان و منداڵەکەتان. بەڕێزان ئەمە گەورەترین ستەمە لە شەرعی خوادا کە لە منداڵ دەکرێت. نابێ ئەو منداڵە لە باوەشی دەرکی دەربهێنرێ. لە زمانی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە مسند ئیمام ئەحمەدا فەرموودەکە هاتووە ئافرەتێک بە چاوی فرمێسکەوە هاتە خزمەتی رسول الله صلی الله عليه وسلم عرضی کرد یا رسول الله إن ابني هذا كان بطني له وعاء. ئەی خۆشەویستی خوا ئەم منداڵەکەی بباوەشەوە بوو 9 دانەمانگ بەم چەرمیسکە هەڵم گرتووە وثدي له سقاء 2 دانە ساڵ بەم مەمکانم بەخێوم کردووە وحجري له حواء ئامێزم بۆ گرتوتەوە و لە باوەشم گرتووە و لە باوەشمان خەوتووە وإن أباه طلقني ئێستا لەگەڵ باوکی جابوومەوە باوکی ئەم مناڵە منی تەلاق داوە وأراد أن ينزعه مني أي پێغەمبەری خوا ئێستا نردوویەتی مناڵەکەی بۆ بنێرمەوە چۆن دڵم دێ ئەم کۆر پێم لێ بستێنێ زمانی جاهیلی وا بوو باو دەیوت کە جابووینەوە تۆ بۆ ماڵی باوکت و منیش بۆ ماڵی باوکم مناڵی خۆمە یان ماڵی باوکی کچەکە دەیانگوت نابێ مناڵەکەی بۆ بەخێوکەی چۆن من ژنەکە تەلاق بدرێ کچەکەم و دیڵم مناڵی خەڵک بەخێوکەی لە ماڵما ئەوە دەرنابوونەریتی غەیری ئیسلامە ئەوەی پێش ئیسلام بوو ئێستا جەهالەتەکە هەرماوە لەناو میلەتاندا. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەم بناغی بۆ مافی منداڵدانا فەرمووی ئەنتی ئەحەقو به ما لەم تەنکحی کچەکەم خوشکەکەم هەتا شوو دەکەیتەوە تۆ ئەحەقتری بە بەخێوکردنی ئەم منداڵە مادام منداڵەکە دەوێت باوکی مافی ئەوەی نێ داوای بکاتەوە لێت بستێنێتەوە. لێرەدا لەم بەندەی یەکەمەوە دەچینە سەر مافی دووەم ستەمی دووەم کە لە منداڵ دەکرێت ما لەم تەنکحی منداڵ نابێ بەخرێتە دەستی باجیەوە نابێ بەخرێتە دەستی باوەژنەوە نابێ بەخرێتە دەستی باوە پیارەوە. ئەو کەسەی کە ژنەکەت جیابوویتەوە یان خێزانت مردووە لە ڕووی شەریعەتی ئیسلامەوە حرامە ئەم منداڵە بخەیتە دەستی باوەژنێکەوە. توخوا لە کوردستانی خۆمان چەند کارە ساتی دڵتەزیێنمان بینی کە مناڵێکی بێتاوان بەدەستی باوەژنەوە چ عەزابێک دەدران هەبوو کوژرا هەبوو خنکێنرا هەبوو داخکرا هەبوو لە سەربان بەسرایەوە برینەکان ناکولێنینەوە. چەند مردن ئەو پیاوانەی کە منداڵیان بچووکە کاتی هاوسەریشی دەمرێ ژن ناهێنێتەوە تەلاقیشی دەدا ژن ناهێنێتەوە با منداڵەکانم سەرگەردان نەبن. چەند مردن ئەو ژنانەی چەند جێگەی تەقدیرن کە لە هاوسەریان جیابوونەوە یان مێردیان شەهید بۆیان مردووە لە بەر خاتری منداڵەکانی شوو ناکاتەوە نەفسی خۆی دەمرێنێ بۆی ئەم مناڵە نەکەوێتە ژێر دەستی باوە پیارەیەکەوە. وەڵڵاهی درۆیە هیچ کات باوەژن نابێتە دایک هیچ کات باوە پیارە نابێتە باوکی ڕاستەقینەی خۆت ئللا مەگەڵ اللهم لە هەزارە یەک قاعدەش بە شاس هەڵناوەشێتەوە. سێمیان مناڵ نازی نەگیرێ و لێی بدرێ و پێداویستیەکانی بۆ جێبەجێ نەکرێ ئەمە ستەمێکە. بۆچی وای لێ دەکرێ مناڵ لەبەر زۆری و بۆری ئەم خاڵە دەبێت ئاماژەیەکی ڕاستوڕەوانی لە شەریعەتەوە پێ بکەین. زۆر خەڵک هەیە 10 مناڵی دەبێت ئەڵێ باشە 10 مناڵت بۆچی بوو ئەڵێ وەڵڵاهی لە ئیسلامدا پێغەمبەر صلی الله علیه و فەرموویەتی با ئومەتم زۆر بێ بابە زۆر و بۆر هیچ نییە مناڵێک باشە کە ئەو سیفەتانی تێدا بکە پێشتر ئاماژەم پێ کرد. زۆر و بۆرێک پیاوێک دەبێت سەیری دارایی خۆی بکە. خۆشەویستم تۆ کابرایەکی بەڕێز و خوشکێکی بەڕێزی
هاوسەرگیریت کردو هێشتا لە خانوویەکەی لە 20 مانگەوە لەرز و تا لێ هاتووە سەری مانگ نەیە و کابرای کرێچی دێ بۆ خانووەکە نازانی کرێی خانووەکەت چۆن دەفعەکەی خوایە لەم کۆمپانیایە دەرنەکرێم و بێ ئیش نەبم خوایە ئەم حکومەتە گەندەڵە ئیسلاحکەی و بە 3 مانگ مەعاشێکم بداتێ تۆ کە ئەمە حاڵتە یەگوناحت دەگا 6 مناڵیش دەخەیتەوە بەیانی هەتا ئەمیان جوتێ پێڵایی بۆ دەکەی ئەویان پێخواسە جێژن دێ و تا ئەمیان پۆشتە دەکەیەوە ئەمیان ڕەشوڕوتە تا پسکی تێدەخێ دەمی ئەویانەوە ئەویان حەسوودی پێدەبا ئەمانە منداڵ هەربوونی شەر نییە خزمەتکردنی شەرتە پاشان منداڵەکەشت عینی بەدبەختی تۆ چونکە هیچ نییە بستێ زەوی لەم خاکی خوایەدا نییە ئەویش ڕەگەژن و منداڵی بوو دیسان هەمان شێوە کرێچی دەبێتەوە هەمان مەینەتەکانی خۆت دەچێژێتەوە توخوا سەیری واریداتت کە و ئەمجا با منداڵت ببێ تۆ یەک پارچە عەرزت هەیە لە هەموو دنیادا 10 مناڵ 12 مناڵیشت هەیە وەکو ئەوە ئەم قاتەجلە لەبەری منایە تەوزیعی بکەی وەڵای یەکیان مەگە قۆڵێکی لێ بکاتەوە ئەوی تریان تاکێک شڕواڵی لێ بکاتەوە ئەتە هیچیان فرێ هیچ ناکەون جا دوایی دەبنێ یەک دوژمنی یەکترت دەلی ژنە فتووە و حاکم دەکەن ئەو دەڵێ بە شەمیراتەکەم و ئەو دەڵێ بە شەمیراتەکەم و ئەو کچە دەڵێ هیچم بەرنەکەوتەوە ئەویان دەڵێ براگەورەکەم هەمووی بردو حەسەیری کە کۆمەڵ ئاژاوە لەسەر زەویدا بەجێ هێژدەجیاتی منداڵی ساڵح و تەباوڕەبە ئەوە زوڵمە ئەو زۆری و بۆریە نەخێر دەبێ منداڵی ئەم سەردەمە بەڕێزم جاران نەماوە تۆ بیخێ سوار دوای مەڕ و ماڵاتەوە شێمان زرعات و فەلاحەتمان ماوە کاری پێ بکەین ئێستا سەردەمی کۆمپیوتەر و ئەنتەرنێت و تەکنەلۆژیاکانی نوێیە ئێستا سەردەمی فێربوونی زمانی بێگانەیە ئێستا سەردەمی فێربوونە لە زانکۆ پێشکەوتەکانی جیهاندا منداڵت بخوێنێ لەبەرەوە تۆ پێت ناکرێ ئەوەندە منداڵە بخەوە تەحدیدی نەسلێکی ڕێک و پێک و شەرعیانە دروستە بۆ ئەوەی پێداویستیەکانی دابینکەی ئێستا بەڕێزێک لەوانەیە بڵێ مامۆستا ئەخ تازە من منداڵم هەیە وەڵڵای داواش دەکا ڕۆژانە منداڵەکەت میوانێکت دێت چەند ئایپادی پێوشتی وای پێ منداڵەکەی تۆ بۆی دەگریا ئەچێ میوانیەکەوە سەی دەکەی ئەوەی ئەو منداڵەی ئەو هەیەتی منداڵەکەی تۆ بە جێژ نیشانەی دیوە هەر جەژن ناو جەژنی چاوی پێ نەکەوتەوەی هەموو ڕۆژ لە بەدەستی مناڵی فڵان کەسایە جایان براتە یان خاڵۆزاتە یان پورزاتە یان خزمتە یان دراوسێتە دەبێت هەوڵ بدەین باری معنەوی مناڵەکە ڕاگری مناڵ نابێت لێی تووڕەبی ئەوە خەتای تۆیە نەشت بۆ هێشتوشە بتبێ ناشتوانی خزمەتی بکەیت دەچینە خزمەت جابری کوڕی عەبدوڵڵا سەحابی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم إمام الطبراني روايتي كدو حديثة كذا فما دخلت على النبي صلى الله عليه وسلم وهو يمشي على 4 وعلى ظهره الحسن والحسين وهو يقول نعم الجمل جملكما ونعم العدلان أنتما في غمري خوا صلى الله عليه وسلم دوك شزاكي إمام حسن وحسين منالي بشكول لدبن تازه فيربون بشنا كولان دينا ودلن باو قورا باو جن مناڵانی گەڕک بەچکە حوشتریان پێیە ئەو زەمانە لە جیاتی پاسکیل ها ئێستا بەچکە حوشتر نەماوە ئێستا پاسکیل هەیە مناڵ لە مناڵی و پاسکیل هەیە بەخوا چەندین کەسی وەکو جەنابتان ئێستا لە دڵتایە گەورە بووی بە ئاواتی پاسکیلێکە بوو چاوت پێ نەکەوتووە ئەو زەمانەش بەچکە حوشتر وەکو پاسکیل وا بووە ئەوانەی دەوڵەمەند بوون بەچکە حوشتریان داوە بە مناڵەکانی غارغارێن و سواریان پێکردەوە بەچکەمایی نییە بووە هاتنەوە گریان وتیان باوە گەورە والله مناڵان هەموو بەچکە وشتریان پێ و غارغارانی پێ دەکەن و سواری پێ دەکەن ئێمە هیچمان نییە ئەبێ بۆمان بکڕی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەو وەختەیە والله پارەی کڕینی بەچکە حوشترێکی لە جیشفانانە بوو نەش دەکرا وەکو ئەم مەسوولانەی ئەم سەدەمە بچێت لە خەزیانەی گشتی لێرفێکی لێدا و ڕای کێشە لەسەر حسابی حکومەت ئەوە سەرکردەی گەورەی میلەتانە ئەوە ڕابەری چەوساوەکانی جیهانە ئەوە سەرکردەی عەدالەتە کە دەستی بۆ ئەو هەموو خەزیانەیە نەبرد کە لە بەدەستیایەتی لە پێناوی کچە زاکەشیدا بەڵێ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دەبێت چی جوابی ئەم منداڵانە بداتەوە لێیان تووڕەبێ نەخێر هات چی کرد جابر دەفەرمێت کە چوومە ژوورەوە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم هەردوو دەست و هەردوو ئەژنۆیدا نابوو احتراما بۆ ڕووی پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەمە حەدیثەکە ئاوا دەژێڕێتەوە لەسەر دەست و لەسەر ئەژنۆی دەڕۆی بە ژوورەکەدا حەسەن و حوسێنی خستوە سەر پشتی خۆی دەیفەرموو بەخوا بەچکە حوشترەکەتان بەچکە حوشتری چاکە و بەخوا بارەکانیش باری چاکن سبحان الله بە چوادەوری ئەو ژووریا دەستوڕایەوە مناڵ پێ دەکەنین و چەپڵان لێدا و خۆی کردبوو بە وڵاخی سواریەکەیان حەدیثەکە ئاوا دەژێڕێتەوە ئەم مناڵە گڕ و گوفێکە یعنی ئیتر مناڵ حەزەکانی خولیاکانی سەعاتێکە چەند دقەیەکە دواتر تێر دەبێت دەڕۆ بۆ سەر شتێکی تر بارە دەرونی منداڵەکەی پڕ کردەوە بەڕێزم جاری وایە شەرنێ هەر بە پارە پڕ بکرێتەوە خۆتی بۆ ئەوالێ بکە بیخە سەر شان و ملت چەند کەسی ناحاڵی شێڵە ئەم مناڵت چێوا فێرت کردووە لەگەڵ خۆتە دەی باشە مناڵەکەی تۆ ئاخر بەیانی پەنا بۆ خەڵک دەبێت بێتە هاوڕێ ئەزیزم تۆ دەبێت باوکێکی هاوڕێ بی ئەبێ دایکێکی هاوڕێ بی بۆ کچەکەت بۆ کوڕەکەت پەنا بۆ خەڵک نەبا
پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەو ئەژنۆیانەی جوبریل ئەژنۆی پێوە نابوو ئەو باوەشەی کە قورئانی تیا نازڵ بوو سبحان الله داهاتۆتەوە مناڵێک دەچێتە سەر ئەو پژملەی و دەفەرمێت بەخوا حشتەکەتان حشتری چاکە بەخوا بارەکانیش باری چاکن نافەرمی بەدەستانەوە فەوتام ئەمە مافەکانی منداڵە خۆزگە هەر ئەم فەرمودەیە بەس بوو بۆ چەسپاندنی مافەکانی منداڵ کۆتا خاڵ ئەوەیە بەڕێزان نابێ منداڵ تێکەڵاوی سیاسەت بکرێ جەنابەت حیزبێکی کەسێکت خۆش دەوێ بۆ خۆت کەیفی خۆتە گوناحت دەگا لە ڕووی شەرعیەوە ئەو منداڵە بڵێ من چێم خۆش دەوێ و حیزبی چێم دەبێ ئەویش وەکو من بێ جا لەم سەری دەڵێم بۆ ئەو سەری بۆ هەمووان منداڵ مەخلووقێکی پاکە ئەبێت گەورە ببێ تەمەنی بچێتە حەدی یاسایی تخوا کەستان دیوە عمری 12 ساڵ بێ بچێت دەنگ بدە مناڵتان دیوە مەلۆتکەیەک بێ و بیبەن دەنگی پێ بدەن ئەها قانون ڕێگەی پێ نادا ئەبێ 18 ساڵ تەواوکە ئەمجا فۆرمی هەبێ و کاتی دەنگدانی هەبێ ئەبێ لەمەوە تێبگەی حتا ئەم ئینسانە دەبێتە 18 ساڵ بۆ خۆی عەقڵ و ژیری و فام پەیدا دەکات چێ هەڵدەبژێرێ چه حیزبێک هەڵدەبژێرێ چ سیاسەتێکی بەدڵە پرۆژەی چێ پەسەند دەکات نابێ من و تۆی دایک و باوک فێری کاری سیاسی بکەین چەندی منێشی ناشرینە لە کاتی هەڵبژارنەکانە دەبینی منداڵ ئاڵای حیزبێکی دراوەتێ ڕسمی فڵان کەسی دراوەتێ پەڕۆی فڵان کەس ئەگەر لا ئیلاهە ئیلەڵڵاش بێ لە نێوچاوانی مناڵیان نووسیوە مناڵێکی کچۆڵەی جوان هەر نازانە معنای ئەوە چییە دێنن بەرزی دەکەنەوە ڕایدەوە شوێن وەکو بووکە شوشە ئەوە لە ئیسلامدا قەدەغەکراوە ئەوە مافی منداڵت پێشێل کردووە مناڵەکەت تووشی کاری سیاسی مەکە حتا خۆی گەورە دەبێ و لایەنێک پەسەند دەکا ئەمەش بەڵگەمان فەرمودەکەی ئیمامی بوخاریە کە بە ژمارە فەرمودەی 2502 لە حەدیسی صحیحی بوخاریدا هاتووە عبد الله کوڕی هیشام دەفەرمێ وقانە قد أدرك النبي صلى الله عليه وسلم یەکێک بوو لەو منداڵانەی بە خزمەت پێغەمبەری خوا گەیشت صلى الله عليه وسلم وذهب به أمه دفرمي باوكم نما ودايكم كناوي الزينبي كشي حميد بو بردني بو خزمت پیغمبر صلى الله عليه وسلم فقالت يا رسول الله بايعه وتي أي پیغمبري خوا بيعلم من دالة ورقرا وبيعتي بدايا دست بيعت أوي دست دخينا ودستي ومن بيمان بتودا جرا يلبم لخوشي ناخوشي دا لجيان دا تامردن وتي أي پیغمبري خوا دست خنا ودستي من دالة أنا نعملي شش حو صالح بو بيه دست خنا و دستیەوە و بەیعەتی لێ وەرگرە کە لە خزمەت تۆ پەیامەکەی ئیسلام دابێ یخمە جوانە ئەم دایکە دڵسۆز بوو بۆ دینی خوا پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی بەخوا کارێکی چاکت کردەوە مناڵەکە دەستت بێوێنە تۆ شوێن کەوتووی منی و بەیعەتم لێ وەرگرا فەرمووی نە فقال صلى الله عليه وسلم هو صغير فەرمووی خوشکی بەڕێزم ئەمە منداڵە ئەمە منداڵە نابێت یەکەوا بەم کارانە بکرێ نابێ بەیعەتی پێغەمبەری صلی الله عليه وسلم پێ بدرێت جارێ لێی گەڕێ ئەمە منداڵە وهو صغير أما من دالا أي شيء وكر فمسح رأسه بينظم دستي بسرا هنا ودعا له فمي يا ربي خوا صالحتك خوا تمنت قرب بركتك من علىكي نهنا بلا اللي استاو بيعتم لي ورقلت تاخذ بكوش دليل لبيناوي أم إسلام دا بلا قلابي فمي ليقر أما من الله أبي خوي قول ربي سني قانوني تواوكا أمزتك الله بكاري سياسي أي نجبه ليقر با من علي بسر بري أبي هريرة رضي الله رحمة خالي بلا صحيح مسلمة بشمارة فرموديه 1373 هاتوا دفرمي أن رسول الله صلى الله عليه وسلم كان يؤتى بأول الثمر في غنبري خاص صلى الله عليه وسلم هل نوبري ميوه يقدر شو الصحابة دم يعني نددا هل يندقتوا بو خوشويستي عند فيقول اللهم بارك لنا في مدينتنا خوشويستي أومي وكان نوبركي بدست ودقر بول من تري يكم بولي كسور دبو يكم هنجير كبيا دقشتو الشيرين دبو ئاوا بەدەستیەوە دەگرت و لە سەحابەکەی وەردەگرت لەو کەسێ بە دیاری بۆی هێنابوو دەیفەرموو خوا بەرەکەت بخەیە شارەکەمانەوە ئەبێ وڵاتی خۆتت خۆش بوێ ئەبێ شاری خۆتت خۆش بوێ دوعای خێری بۆ بکەیت دەیفەرموو خوا بەرەکەت بخەیە شارەکەمانەوە اللهم وفي مدنا وفي صاعنا خوا بەرەکەت بخەیە کێشانە و پێوانەمانەوە خوا بەرەکەت بخەیە پارەمانەوە خوا بەرەکەت بخەیە پارەمانەوە عملەی وڵاتەکەم وا بێ نرخ نەبێ گرانیم بەسەرا بێ فنا بخوا هر وقت پاره دولاتەکەت بەرامبەر بە پارەی نێودەوڵەتی بێ نرخ بوو تۆ چۆک دارێ بەرامبەر ئابوووریەکانی جیهان ئەبێ دوعای مسلمان ئەمە بێ خوایە بەرەکەت بخە شارمەوە خوایە بەرەکەت بخە بەروبوومەوە خوایە بەرەکەت بخە کوشت و کاڵمەوە خوای پەروەردگار بەرەکەت بخە عملە و پارەی وڵاتەکەمەوە ئێ بەڕێزان دینی ئێمە ئەم دڵسۆزیی بۆ نیشتیمان پێیە ئەوەی ئیسلام خوازی ڕاستەقینە بێ ئەم ڕەحمەتەی پێیە بۆ کوردستانەکەی خۆی بۆ نیشتیمانەکەی خۆی بركة مع بركة خوا بركة لسر بركة بسر أمولات ونشتمان وشار وبرهم بنيري ثم يعطيه أصغر من يحضره من الولدان تو أي خوشويس شاوي دجرا لم سري مديسك بو أو سري مديسك
کام منداڵە لە هەمووان بچووکتر بوو بۆ سێ مناڵی تێدا بوو کامیان لە ساڵێک لەوانی تر بچووکتر بوو ئەیدا دەستی ئەو دەی فەرموو تۆ بیخۆ ئەم فەرمودەیە پێمان دەڵێت چەند جوانە وڵاتێکی ئاوەدان کە میلەت ئەوەندە سەرکردە و سەرۆکی خۆش بوێ ئەوەندە تێڕا ببینێ کە چاوی بە بۆڵەترێکی نۆبەرەکەوت ئاخ زۆر شیرینە میوەی نۆبەرە تۆ یەک ساڵە چاوەڕێ وەکو ئێستا جاران نەبووە هەموو شت چوار فەسڵی هەبێ یەک ساڵ فەلاح چاوەڕێ بووە باخەوان چاوەڕێ بووە تا بەرهەمەکە تێگەیشتووە ئەوەڵ جار خۆت حەزت لە هەموو شتێک زیاتر لێیەتی نەیان خواردوە تو خوا با پێغەمبەری دڵسۆز بیخوا بردویانە بۆ ئەو بەڵام ئەویش نەی خواردوە بڵێ عافێتم بێ نەخێر ئەوە جوانترە ئەویش نەی خاتە دەمی خۆیەوە بگەڕێ کام منداڵە لە هەمووان بچووکترە نفسی دەچێتە سەر ئەوە بیخاتە دەمی ئەوە بڵێ ڕۆڵی جان تۆ لە جیاتی من بیخۆ ئەمجا دوعا بۆ وڵات و شار و مەملەکەت و پارە و عملە و بەروبوومی بکە ئەو وڵاتە ئاوەدان دەبێ ئەو وڵاتە ئاوەدان دەبێت نەک بیخاتە دەمی منداڵەکانی خۆی و هاوکاری حیزبیەکانی خۆیەوە بزانێت چێ لە هەمووان بچووکترە ئیتر کوڕی چێە گرنگ نییە ئەم منداڵە دەزانی چی لێ دێ ئەم مناڵە ئاخری ئەو مەسئولەی خۆش دەوێ ئەو وڵاتەی خۆش دەوێ بەخوا بە هەموو شتی ناگۆڕێتەوە ئەوروپا بۆچی پێشکەوتووە بۆچی ئەوروپیا وڵاتی خۆی خۆش دەوێت چونکە دەزانێت حکومەتەکە لە دەمی خۆی دەیگرێتەوە دەیخاتە دەمی مناڵەکەوە هەل لەدایک بووە لەناو بانقا حساب بانقێکی بۆ کردوێتەوە ئەم مناڵە حسابی بانقی لە وڵاتەدا هەیە بەرهەمی هەیە هاکە گەورە بوو وڵاتی خۆی نافرۆشێ نابێتە نۆکەری دوژمن بەجێی ناهێڵێ خزمەت بە بێگانە ناکە لەو سەری دنیاوە دێت بۆی لێرە نەوتەکەی تۆ بخوا منداڵەکانی خۆی تێرکە خەڵکی ئەمەش هەمووی پێدەفرۆشێت چونکە لە وڵاتەکەی خۆی بێزارە ئەمە مافەکانی منداڵە لە منداڵیەوە مەسئول و کاربەدەست و سەرکردەی وڵات ئەوەندەی بەدەمی ئەم مناڵەیە بکا و نازی بچێشێ کە سپێنێ خۆی بە قوربانی وڵاتەکە بکە خۆی بە قوربانی ئاڵای وڵاتەکە بکە بەڵێ کۆتا جار دەڵێن باوکو دایک بە زمانێکی شیرین نەسیحەتی مناڵەکەت بکە و بڵێ ڕۆڵە ئاواتمە بدبینم کە پێگەیت ورد و وریا و فامی دەبی کاتی بانجی خواناسی لەسەر بەرماڵی مزگەوت ئامادەبی ئاواتمە ڕۆڵە ڕۆژێک بێ هێندە چاکبی هێندە پاکبی من بە تۆ خۆم هەڵکێشم وەک گەیلانی موسلیحێبی بۆ نەمانی قڕە و قاڵ و چێشمەکێشم دەڕۆڵە بێ بۆ خواناسی با وەک ڕۆڵەی نوح پێغەمبەر غەرقی لرفەی لافاو نەبی شاگردی ڕێی پێغەمبەر بە ئامان ڕۆڵە زوڕناژەنی ئەهریمەنی بەدناو نەبی لە پێڕی خواناسانە بە و تێکەڵی کەسی خائین و گڵاو نەبی بۆ بەهەشتی خوا تێکۆشە باسبەینێ لەگەڵ فیرعەون و نەمرودا لە دۆزەخا بەدناو نەبی ڕۆژانە ئەم نەسیحەتی مناڵەکەت کە بە زمانێکی شیرین لە کۆتاییشدا دەستخۆشی لەو کەسانە دەکەم کە ئێمە جومعەی ڕابردوو وتمان قوتابیانمان خوێندکارانی ئازیزمان لەم شار و پایتەختی هەرێمەدا لە هەموو شارەکانەوە خەسانێکی غەریب دوور لە باوک و دایک لە کاتی ئیمتیحان و بە زمانی بە ڕۆژوەوە لە قسمەکانی داخلی و لەناو خانوەکاندان دەستخۆشی لەو بەڕێزانە دەکەم کە ئەلحەمدولله هەتا ئەمڕۆوە بڕیاریان داوە تا کۆتایی ڕەمەزان هەموو بەربانگێکی خوێندکارانی ئەم شارە بە تێر و تەسەلی ئامادە کراوە بەڕاستی جێگەی دڵخۆشیە لە شارەکانی تریشا ئینشاءالله خێرەوەمەندان مسلمانانی بە هەڵوێست ئاوا خزمەتی ئەهلی عیلم بکەن چ مەراسیمێکی جوانە چۆن ئینسان دڵی بەو دیمەنانە دەگەشێتەوە تەنانەت ئەو قوتابی و خوێندکارەی نوێژیشی نەکردووە کە ئەو دیمەنی سۆز و ڕەحمی مسلمانان دەبینێ دێتە ڕیزی مسلمانانە و نوێژ بە جەماعەت دەکا دەستخۆشی لەو کەسانە دەکەین و خوا هەزاران ئەوەندەیان پێ ببەخشێ یا ربی خوای پەروەردگار دەرگای ڕەحمەتی خۆتمان لێ بکەیەوە یا ربی خوای نوێژ و تاعەت و عیبادەت و دوعاکانمان لێ قبوڵ کەی ڕوومان کردوتە ماڵەکەی تۆ خوای ماڵەکانمان ئاوەدان کەی خوای ماڵەکانمان ئاوەدان کەی لە بەڵاو مصیبەت خۆمان و خێزان و منداڵمان بەدوور کەی یا ربی خوای ئەم کوردستانەمان پڕ بەرەکەت کەی بەرەکەت بخێ درای وڵاتمانەوە بەرەکەت بخێ کشت و کاڵ و فەلاحەتمانەوە لە ئافاتی زەمینی و ئاسمانی بمان پارێزی یا ربی خوای ئەو پێشمەرگانەی کە ئێستا بە زمانی بە ڕۆژەوە ئەو ئاسایشانە ئەو پۆلیسانە ئەو پۆلیسی هاتوچۆیی کە دەیبینین زمانی وشک بووە و لەسەر ئەو شەقامە گەرمانە خزمەت بەم خاک و خەڵکە دەکا یا ربی خوای تۆش بیان پارێزی خوای بە ساو و سەلامەتی بیان هێنەوە ناو ماڵ و منداڵی خۆیان خوای وڵاتی کوردستانمان لە دەستی ناحەزان بەدوور کەی لەناو خۆماندا تەبامان کەی گەندەڵان و خائینانمان لێ پاکەیەوە دەستی ئیسلاح خوازان بێتە پێشەوە یا ربی خوای هەر کەسێ دڵسۆزی ئەم کوردستانەیە موفەقی کەی هەر کەسێ خراپ و لار و لەوێرە یا ربی خوای هیدایەتی بدەی تەوبەی بەکاران قبوڵ کەی یا شافی یا الله شیفای نەخۆشەکانمان بدەی یا ربی خوای شیفای نەخۆشەکانمان بدەی
دڵ بە خەمەکانمان دڵخۆشکەی ئەوانەی نەخۆشی دەرونی و نەفسیان هەیە خۆی ڕەحم بە دڵی خەمباریان بکەی هەموو لایەکمان دڵخۆشکەی و گرفتەکانمان بۆ حەلکەی هەر کەس مشکلەی هەیە لە هەر شوێنێکی دنیادا گرفتەکەی بۆ حەلکەی ڕۆڵەی مسلمانان لە هەر شوێنێکی ئەم سەر زەوێدان خۆی ئاساغ و سەلامەتیان کەی عەقیدە و لاشە و دینیان پارێزی عاقبەتی هەموو لایەکمان بەخێر بژێڕی آمين آمين والحمد لله رب العالمين. يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون.